ژینا ئەمینی منداڵی یەکەمی خێزانێکی شەشکەسی بوو لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم ساڵ لە زانکۆ وەرگیرا و بڕیار بوو لە زانکۆی ئورمیە درێژە بە خوێندن بدات، بەڵام بە تۆمەتی پابەند نەبوون بە باڵاپۆشی لەلایەن پۆلیسەوە لە تاران دەستگیر کرا و لە گرتوخانە بەهۆی ئەشکەنجەدانەوە تووشی جەڵدەی مێشک بوو. دوای 3 ڕۆژ مانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. ڕێکخراوی هەنگاو بۆ مافی مرۆڤ ڕایگەیاند ژینا ئەمینی تەمەن 22 ساڵ ڕۆژی 11 ئەیلولی 2022 لە وێزگەی حەقانی میترۆی تاران لەلایەن پۆلیسی ڕوبەڕووبوونەوەی پابەند نەبوون بە باڵاپۆشیەوە بە تۆمەتی پابەند نەبوون بە باڵاپۆشی دەستگیر کرا و ڕەوانەی گرتوخانەی پۆلیس کرا. ڕێکخراوی هەنگاو لە زاری کەسوکاری ژینا بڵاوی کردەوە لە گرتوخانەی پۆلیس بە توندی لەسەر و جەستەی دراوە و باری تەندروستی زۆر تێکچووە. دواتر لە ڕێگەی ئەمبوڵانسەوە بۆ نەخۆشخانەی کەسرا لە تاران گواسراوەتەوە. ڕاشی گەیاند پزیشکەکان بە بنەماڵەی ژینایان ڕاگەیاند کچەکەیان تووشی جەڵدەی مێشک بووە و دوای 3 ڕۆژ مانەوەی لە نەخۆشخانە نیوەڕۆی ڕۆژی هەینی بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستدا و کۆتایی هات بە خەونی تەواوکردنی زانکۆ و ئامانجەکانی ژیانی. لەسەر ئەو کەیسە ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران هاتووەتە سەرخەت و وەزیری ناوخۆی ڕاستپاردووە لێکۆڵینەوەی ورد لەو ڕووداوە بکات و پزیشکی دادیش ڕاستپێردراوە شێوازی گیان لەدەستدانی ژینا ئاشکرا بکات. لە کاردانەوەی گیان لەدەستدانی ژینا ئەمینی کۆمیسیۆنی مافی مرۆڤی پارێزەرانی ئێران داوای دروستکردنی لیژنەیەکی لێکۆڵینەوەی تایبەت و سربەخۆی بۆ کەیسی گیان لەدەستدانی ژینا کردووە. هەروەها داواش دەکات پۆلیسی ڕوبەڕووبوونەوەی پابەند نەبوون بە باڵاپۆشی هەڵبوەشێتەوە. هاوکات 7 ڕێکخراوی مەدەنی سەقزیش ڕاگەنراوێکیان بڵاو کردەوە و دەڵێن دەبێت ئەو کەسانەی لەو تاوانەدا بەشدارن ڕوبەڕووی یاسا بکرێنەوە و سزای ئەو کارەیان وەربگرن.